وەک هەمووتان دەزانن پرۆسەی تاقیکردنەوەکان لە دوای پرۆسەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا گەورەترینی پرۆسەیە لە سەرتاسەری کوردستان بەڕێوە دەچێت کە نزیکەی 4 ملیۆنێک خەڵک قوتابی مامۆستا سەرپەرشتیار تێیدا بەشداری دەکەن جگە لە ئەو بەڕێزانی کە خوێر بنەوە لە وەزارەتەکانی دیکە. ئەزمونەکانی ئەم ساڵ گۆڕانکاریەکی گەورە و پێشکەوتنێکی باشیان بە خۆیانەوە دیت هەر لە کواڵەتی جۆری چاپی ئەسیلەکان و خزمەتی گەیاندنی پرسیار و هەروەها ئەو جۆری پرسیار لە دڵنیاکردنەوە و تونندوتۆڵی و خێرایی چێکردنەوە گەورەترین گۆڕانکاری ئەم ساڵ بوو بە حکمەوەی کە جاران وەرەقەی سۆما یا پەڕی سۆما لە وڵاتانی ترەوە چاپ دەکرا ئەم ساڵ بۆ لایەنی ئەمنی و لایەنی زیاتر تونندوتۆڵکردنی ئەزمونەکان لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار چاپکرا بە 26 جۆری پرسیارەوە کە ئەمە یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئەم حاڵەتە ڕوودەدات 26 جۆری پرسیار هۆکار بوو بۆ ئەوەی کە جۆرێک لە دادپەروەری لە ئەزمونەکاندا دروست بێت بەوەی کە کێشەی گزیکردن کەم ببێتەوە کە لە بەو ڕێژەیە کە دواتر بە ڕێزان دەیخوێنەوە ڕێژەی گزیکردن بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمی کرد بە خۆشیەوە و جێگای خۆیەتی سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندن بکەین یەکەی ئەو بەڕێزانی کە لە ماوەی ڕابردوودا راپۆرتیان کردووە لە ماوەی ڕابردوودا چاوپێکەوتنیان ئەنجام داوە و هاوکاری وەزارەتی پەروەردە بوونە بۆ گەیاندنی ڕوونکردنەوە و پەیامەکان و بۆ گەیاندنی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری دایک و باوکان و قوتابیان لە کاتی ئەزمونەکاندا ئەوە ئێمە ئەو ڕۆڵی ئێوە بە ڕێزان هیچ کاتێک لەبیر ناکەین سوپاسی دەستگاکانتان دەکەین سوپاسی یەکەیەکەی پەیامنێرەکانتان دەکەین هەرچەندە چەند دەستگایەکیش هەبوو کە لە ماوەی ڕابردوودا بە ئەنجامدانی 1-2 راپۆرتێک کاریگەریەکی نەگەتیڤیان دروست کرد لە نێو هێندێک قوتابیدا و جۆرێک لە جۆرەکان کەمێک دڵە ڕاوکەیان دروست کرد لە هێندێک قوتابیدا کە ئەویش دواتر مامۆستایان و بەڕێزان شی دەکەنەوە لەوەی کە ئەوانە کاریگەریان نابێت لەسەر هیچ شتێکی قوتابیان و هەروەها بە پێویستی دەزانین لێرەدا قسە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هێشتا هێندێک کەس ماون کە بەرپرسانە مامەڵە ناکەن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەرپرسانە مامەڵە ناکەن لەگەڵ دۆخی دەرونی و ڕۆحی دایک و باوکان و قوتابیان و خوێندکاران لە هەرێمی کوردستان و بۆیە دەبینین لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا نابەرپرسانە هەندێک شتیان بڵاو کردەوە دیسانەوە هۆکار بوون بۆ ئەوەی کە دەرونی هەندێک لە قوتابیان و خوێندکارانمان بشڵەژێت و بەشێکیشیان پێوەست بوون ئەو پێیجانە پێوەست بوون بە کارکردنی بازرگانی لەسەر قوتابیان لەسەر خوێندکاران بۆی ویستیان لە ڕێگای پارەبەردانەوە هۆکار بن بۆ ئەوەی کە گیرفانی خۆیان پڕکەن ویستیان لایکەکانیان بەرزکەنەوە بە شڵەژاندنی دەرونی قوتابیان بۆیە دادوەری گشتی لە هەرێمی کوردستان بە سوپاسەوە هاتە سەرخەت بۆ ئەوەی کە بەجددی و لە ڕووی یاساییەوە مامەڵە لەگەڵ ئەو پێیجانە بکرێت کە ویستیان دەست بخەنە ناو دەرونی قوتابیان ویستیان دەرونی قوتابیان بشێوێنن و ئێمە دڵنیاشتان دەکەینەوە و دادوەری گشتیش ئێمەی دڵنیا کردوێتەوە کە تا ئاخر لە حەزە بەدوێ ئەو حاڵەتانەدا دەڕۆین و ناهێڵین هیچ کەسێک یەک خاڵی ڕەشی چکۆلە بخاتە سەر پرۆسە گەورەکەی ئەزمونەکان لە هەرێمی کوردستاندا و هەندێک مامۆستاش کە مامۆستای وانەی تایبەتن بەداخەوە بە ئەنجامدانی لایف لە پێیجەکانی خۆیاندا ویستیان کار بکەن لەسەر و حاڵەتانە بەداخەوە ژمارەکە زۆر کەمە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ بەدەل لە هەموو ساڵانی دیکە پرۆسەی تاقیکردنەوەکان سەرکەوتنێکی گەورەی بەخۆیەوە دیتووە ئەوەی کە من باسی دەکەم لێرەدا تەنها لە ڕووی ڕاگەیاندنەوە بوو لەو حاڵەتانە بوو کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە و پیرۆزبایەکی گەرمیش لە هەر هەموو ئەو هاوڕێیانە دەکەم کە دەستیان هەبووە لە سەرخستنی ئەم پرۆسە نیشتمانیە گەورەیە کە هەبووە لێرەدا ئێستا منیش قسەی من تەواو مامۆستا سامان سوێلی قسە لەسەر ئامار و ئەرقامەکان دەکات. سڵاوتان نێبێ سەرەتامەوێ بە ناوی وەزارەتی پەروەردەوە سوپاسیشی گەرم ئاڕاستەی بەڕێز مامۆستا کەریم سەرۆکی لیژنەی باڵای ئەزمونە گشتیەکان لە هەرێمی کوردستان و سەرجەم ئەو ڕێزانەی لە سەرکەوتنی پرۆسەی ئەزمونە گشتیەکانی پۆلی 12 و تاقیکردنەوەی نیشتمانی پۆلی نۆ بەشداریان کردووە لە سەرانسەری کوردستاندا. ئازیزان وەک پێشتریش بەر لە دەستپێکی ئەزمونە گشتیەکان ڕامانگەیاندەبوو 15949 قوتابی و خوێندکاری قۆناغی 12 بەشداری ئەزمونە گشتیەکانی پۆلی 12 کردهبوو
ببورن 115,949 زائدا 118,383 قوتابی پۆلی نۆش بەشداری تاقیکردنەوەی نیشتمانیان کردبوو بە کۆی گشتی دەکاتە 234,332 قوتابی و خوێنکار بەشداری تاقیکردنەوەی نیشتمانی پۆلی نۆ و ئەزمونە گشتەکانی پۆلی دوانزەی کردووە زیاد لە 27,000 مامۆستای بەڕێز چاودێر بەڕێوەبەری هۆڵ یاریدەدەری بەڕێوەبەری هۆڵ سەرپەرشتیار بە پرۆسەکەەوە ماندوو بوون کە تێک ڕاکۆیان کێنەوە سەر 250,000 کەس بەشداری لەم پرۆسەیە کردبوو. ئازیزان ئەم ماوەیە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو چەند دەنگۆیەک پێیا بوو لەسەر هەندێک مادەی کوردی، مادەی بیرکاری، مادەی عەرەبی کە گوایە کێشەی لەسەرە کێشەی بیر و ڕایجیاوازی لەسەر بووە بۆ مەبەستە بەڕێز وەزیری پەروەردە فەرمانی کرد کە لیژنەیەکی تایبەت پێک بێ لەسەر ئەم حاڵەتانە دراسی سەرجەم تێبینی و سەرنجی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکانمان کرد لە گەرمیانەوە تاکو دهۆک چی تێبینی و سەرنجی بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکانە سەرپەرشتیارە بەڕێزەکانە مامۆستا بەڕێزەکانە خەڵکە شارەزاکانە هەمووی دراسە کرا یەک بە یەک لێکۆڵینەوەی لەسەر کراوە دەرئەنجام لیژنە باڵاکەی کە پێک هاتووە لەسەر ئەوانە بەم ئەنجامانە گەشت دڵنیاش بن لە ئێستاوە هەموو لایەک دڵنیا دەکەین سەرجەم قوتابیان خوێنکاران کە سوکار و خانەوادە بەڕێزەکانیان دڵنیا دەکەین هەر شتێک لە بەرژەوەندی قوتابیان و خوێنکاران بێ وەزارەتی پەروەردە ئەوە دەکات و بە فعلیش ئەو بڕیارانی داوە یەکەم سەبارەت بە وانەی کوردی کە بەشێک لە تێبینی و سەرنجەکان چاو لەسەر وانەی کوردی بوو. پرسیاری چواردە لە وانەی کوردی ڕای جیاوازی لەسرە لەبەر ئەوە ئەو پرسیارە دوو نمرە دەبەخشرێتە قوتابیان. دووهەم پرسیاری یەکەم دوو وەڵام ڕاست دادەنرێت قوتابی خوێنکار هەر وەڵامێک لەو دوو وەڵامی دانابێت کە ئەویش وەڵامی بی لەگەڵ وەڵامی دی ئەمە پرسیاری یەکەم هەر کامێکیانی دانابێت ئەو دوو نمرەیە دەدرێت بە ئەو قوتابیە و ئەمە سەبارەت بە وانەی کوردی و بۆ بەخۆشحاڵیشەوە سەرو هەزار قوتابی سەتی هێناوە لەوانی کوردیە کە ئەمە مژدەیەکی خۆشە بۆ قوتابیان و خوێنکاران کە سەرکەوتنی پرۆسەکە دەردەخا و سەرکەوتنی ئەو لیژنێش دەردەخا کە پرسیارەکانیان داناوە بەڵام بێگومان لە پرۆسێکی وا گەورەدا ئەگەر سەرنجی جیاوازە بێ ڕای جیاوازی شەبێ ئەمە شتێکی ئاساییە. سەبارەت بە طبعا نزیکەی 8,000 لە نێوان 90 بۆ 99 هێناوە لە مادەی کوردیە پۆلی 12. سەبارەت بە بیرکاری خۆشبەختانە هیچ شتێبینی سەرنجێک لەسەر خودی پرسیارەکان نەبوو بەڵام هەندێک لەی و گازندە هەبوو لێرە و لەوێت لەلایەن قوتابیان و خوێنکارانی ئازیزەوە کە گوایە ئەو پەڕاوی لەبەردەستیانە بەشی شیکارکردنی پرسیارەکانی نەکردووە ئەوە بەڵام لەگەڵ ئەوەشە خۆشبەختانە هەزار و زیاد لە 1100 قوتابی و خوێنکار سەتیان هێناوە لەوانی بیرکاریە کەواتە ئەگەر ئەمە کێشە بوو بێت دەبواە بۆ هەموو کێشە بواە بەڵام ڕەنگە هەندێک قوتابیمان هەبێ هەندێک خوێنکار هەبێ خۆی لە شێوازی وەڵامدانەوەیە کەمێک خاو بێ کەمێک قەلەقیەکی هەبێ ئەوە شتێکی ئاساییە کە هەبووە. سەبارەت بە وانەی عەرەبی کە دووبارە ئەوی شەندێک تێبینی و سەرنجی جیاواز هەبوو لەسەر وانەی عەرەبی و مادەکان. دوو پرسیاری 15 و پرسیاری 37 لە گروپی ئەی ئەو دوو پرسیارە دوو نمرەکان دەبەخشرێتە قوتابیان و خوێنکاران واتە هەر قوتابیەک پرسیاری 15 پرسیاری 37 بە هەر جۆرێک وەڵامی دابێتەوە ئەو دوو پرسیارە واتە 4 نمرە لە وانەی عەرەبی دەبەخشرێتە قوتابیان و خوێنکاران. سێ پرسیاری دیکەمان هەیە ئەم سێ پرسیارە دوو وەڵام ئەشێ بۆی ڕاست بێت هەر کام لەو دوو وەڵامی دانابێت قوتابی و خوێنکار بەڕاست بۆی هەژمار دەکرێت ئەویش ئەم پرسیارانەیە. پرسیاری دووهەم ئەی و بی هەر کامێکیانی لێ دابێت قوتابیەکە هەڵبژار دەبێت دەستنیشان کردبێت بەڕاست بۆی حسابە. پرسیاری 21 وەڵامی ئەی و بی دووبارە بەڕاست هەژمار دەکرێت بۆ قوتابیان و خوێنکاران. پرسیاری 23 وەڵامی ئەی و دی هەردووشی بەڕاست هەژمار دەکرێت بۆ قوتابیان و خوێنکاران. بەدەر لەمە خۆشبەختانە پرۆسەکە بە کاملی پرۆسەیەکی سەرکەوتوو بووە و ئەم تێبینی و سەرنجانە شتێکی ئاساین کە هەیە و ئێمە دووبارە تەکید دەکەینەوە قوتابیان خوێنکاران مامۆستا بەڕێزەکانیان خانەوادە بەڕێزەکانیان کە دڵنیابن مافی قوتابی خوێنکار پێشێر ناکرێ و ئێمە خۆمان بە کوچیکار بە خەمخۆر بە پارێزەری مافی قوتابیان خوێنکاران دەزانین لەبەرەوە ئەو قەلەقی نیگەرانی بەداخەوە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو برای بەڕێزم کاکشۆڕش ئاماژەی پێدا بۆی دروست کردبوون ئەوانە با نەکەونە ژێر کاریگەری ئەو جۆرە بەندوباوانە ئەم مافانە هەمویان بۆیان گەڕاوەتەوە و لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی ئەزمونونەکانەوە
هەموو داواکاریەکان دراسە کراون لیژنەکان ئیشی خۆیان کردووە و بە سەرکەوتوی پرۆسەکە بە کۆتاگا و ئینشاءالله بە زووترین کاتیش ئەنجامەکانیان بۆ ڕادەگەێنین بۆیە من حەز دەکەم لەم دقەیەوە قوتابی خوێنکار بە ئارامی بخەوێت بە ئارامی بیر بکاتەوە بە ئارامی چاوەڕوانی ئەنجامەکانی خۆی بێەوە بە هیچ جۆرێک نیگەرانیان نەبێ نەخۆیان خانەوادە بەڕێزەکانیان زۆر سپاس ئێساش